مامۆستا تاهیر پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی گەورەی پیرەمەگرون دوای ئەوەی لەلایەن هێزێکی دەمامکدارەوە درەنگانێکی شەوی هەینی لە ماڵەکەی خۆی ڕفێندرا هەر هەمان ڕۆژ لەژێر فشاری دانیشتوانی پیرەمەگرون ئازاد کرا. ڕفاندنی ئەم مامۆستا ئاینیە لە کاتێکدایە کە ڕۆژێک پێش خۆپیشاندانەکەی سلێمانی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە داوای لە هاوڵاتیان کرد بۆ داواکردنی مافەکانیان بڕژێنە سەر شەقام. لە لێدوانێکدا بۆ پەیام مامۆستا تاهیر چیرۆکی ڕفاندن و دەست بەسەرکردنەکەی ئاشکرا دەکات. ساعت 12 شەو من لەسەر جێگاکەم چوومە سەر جێگاکەم ویستم بخەوم، بەڵام لە دەرگایاندا کە لە دەرگایاندا هیوا چوە دەرەوەتی باوکە ئاسایشە. منیش زانیتم ئاسایشی ئێرە نییە، چونکە پێشتر قسە و باسمان کردبوو، هەندێک ئیستیشارە و ڕاگۆڕینەوەمان هەبوو، بەڵام کە زانیتم ئاسایشەوە بوو نەچووم. دواتر هاتەوە ژوورەوە ئیتر تۆزە گفتوگۆ و قسەمان کرد لە ماوەی چەند چرکە و خولەکێکدا. ئەوانە سیان کرد کە من بەڕاستی لە ژوورەوەم و لە ماڵەوەم، بۆیە هیچ چارێک نەما، من نەچوومە دەرەوە. ئەوان هاتنە ژوورەوە بە ئاجلی عسکەری بە تفانگ بە پۆستاڵەوە. ئەوە ژووری میوانەکە ئێستا میوانی لێ لەبەر ئەوە نەچوینە ئەوێ، هاتنە ناو میوانەکە و پەلاماریاندام. کە پەلاماریاندام بەڕاستی منیش لەسەر فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئینسان نابێت تەسلیم بێ بەرگری لە خۆی بکا، بۆیە بەرگریم کرد. بەڵام ئەوان لەبەرەوەی چەند کەسێ بوون، زیاد لەسەر 4 کەس بوون، پەلاماریاندام و تا مەدخەلەکەیان برم و تا دواتر تا دەرەوەیان برن ناحۆشەکە، دواتر تا سەر کۆڵان ناو جادەکە شەقامەکە، دواتر بۆ ناو سیارەکە. بەڕاستی ئەوان زۆر بوون، لەبەرەوە کەسێکیش لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی عەقڵی و مەنتیقیشەوە ناتوانێت مەقاوم بکات لەگەڵ 20 کەسە. بۆیە کردیانمە ناو سیارەکە و بردیانم تا سلێمانی، دواتر بریان مەکانی گۆمەوە. مامۆستا تاهیر دەڵێت ئەوەی وای کردووە گەنج و لاوی ئەم وڵاتە هێندە تووڕە و پەس بن لە دەسەڵات و تەڕۆوشێک بەیەکەوە بسووتێنن. برسیکردن و بێکارکردنی هاوڵاتیانی ئەم هەرێمەیە، گەندەڵی و بەهدەردانی سامانی گشتی وڵاتە. خەڵک بێوەزعە، خەڵک هەژارە، خەڵک ناچارە، ئیتر ناچاری وای لێ کردووە کە بەڕاستی پەلاماری تەنان دام و دەستگاش بدا. بۆیە ئێمە هەمومان ئەزانین، باوەڕتان نەبێت لە هەرچی کەسێ مناڵێک بپرسا ئەزانێت کە هەموو دام و دەستگاکانی خۆمانن، هەمووی خۆمانن. بەڵام لەبەر ئەوەی خەڵک پەڕا بێتاقەتە، ئیتر هیچ چارێکی نەماوە، خەڵک گوێ لێ ناگرێ، حکومەت گوێ لێ ناگرێ، حیزبەکان گوێیان لێ ناگرن، لەبەرەوە زوڵم هەیە، نەعەدالەتی هەیە، ستەم هەیە، گەندەڵی بۆ گەنی و دزی هەیە. ئەمە وای کردووە کە خەڵک ناچار بێ پەلاماری لاشەی خۆی بداکە، دام و دەستگاکان لاشەی خۆین. بە زۆر و لولەی فەنگیان خستە سەر مەلم کردیانمە ناو سیارەکەوە. مامۆستا تاهیر ئاشکراشی دەکات خەڵکی جگە لە ژیانێکی شایستە و ئارام هیچی تری ناوێت و داوای نەکردووە. هیچ کەس لە تێری خۆپیشاندان ناکات و دژی دەسەڵات نایەتە سەر شەقام. ئەوە برسێتیە تینی بۆ خەڵک هێناوە. لە هەموو شار و شارۆچکە محافەزەکانە خەڵک بێوەزعە، ژیانی ناخۆشە، زوڵم هەیە، ستەم هەیە، گەندەڵی هەیە، خەڵک جیرفانی خاڵیە، گەنجەکان تەنان باوکیان دایکیان هیچیان پێ نییە. بۆیە بەڕاستیە بێ هەمومان هەوڵ بدەین ئەم وڵاتی خۆمان خۆش بێ و جابی خەڵکش دەینەوە و جیرفانی خەڵکش پڕکەین، خەڵکی شتێکی تری ناوێ. بەپێی زانیاریەکان تا ئێستاش بەشێک لە چالاکانی خۆپیشاندانەکان دەست بەسەرن و تاوەکو ئێستا ئازاد نەکراون و لە ناویشاندا خۆپیشاندەریش هەیە. لیژنەی ئەمنی سلێمانیش هۆشداری داوە لەوەی پرۆسەی دەزگیرکردن بەردەوام دەبێت. لەلایەکی دیکەشەوە پارێزگاری سلێمانی کە بەرزترین ئاستی کارگێڕیە تا ئێستا لەسەر دۆخەکە هیچ لێدوانێکی نەبووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.